خۆشەویستانم باندی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ژمارە 106 کورد کۆنێکشن. لەم بەرنامەیەدا ژمارەیە بابەتتان بۆ ئامادەکراوە. ڕۆزا حسێن نووسەر و چالاکوان باسمان لە پەیامی ڕفاندنی کچەکانی نایجیریا بۆ دەکا بەدەستی بۆکۆ حەرام. مسر لە ئامادەکاریدایە بۆ هەڵبژاردننی سەرۆکی نوێی وڵاتەکە. بەڵام ئازیزانم بەر لەوەی ئەم بابەتانە و ژمارەی بابەتی تریشتان پێشکەش بکرێ گەشتێک بەنێو هەواڵەکانی جیهاندا دەکەین. سەرۆکی نایجیریا سوپاسگوزاری خۆی دووبارە کردەوە بۆ ئەو کۆمەکە نێونەتەوەیی لەلایەن کۆمەلگای نێونەتەوەییەوە دەکرێت بە مەبەستی ڕزگارکردنی 276 کچی خوێندکار. لە لێدوانەکەیدا بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی ئابووری جیهانی لە ئابوجا پایتەختی نایجیریا سەرۆکی وڵاتەکە سوپاسی ئامادەبوانی کرد بۆ بەشداریکردنیان و هەروەهاش بۆ منەدانیان بۆ تێرۆریستان. میشێل ئۆباما خانمی یەکەمی ئەمریکا و هێلەری کلنتن خانمی پێشووتری یەکەمی ئەمریکا دەنجیان خستۆتە پاڵدەنگی ناڕزایی نێونەتەوەییەوە لەسەر ڕفاندنی 276 کچە خوێندکارەکەی نایجیریا. خانم کلنتن ئەو کاری بە تاوان و کاری تێرۆریزم ناودێر کردووە. میشێل ئۆباما لە ڕێی تۆڕی کۆمەڵایەتی سۆشیال میدیاوە پەیامی خۆی بڵاو دەکاتەوە و دەڵێن نوێژ و نزا بۆ کچەکان و کەس و کاریان دەکات. تەقینەوەیەک بۆ تەمایی داڕمانی تەواوی هۆتێلێک لە شاری حەڵەب لە سووریا. چالاکوانان و میدیای سووریاش دەڵێن جەنگاوەرانی سەرهەڵداوان بەرپرسیارن لەو تەقینەوەی ڕۆژی پێنجشەممەی ئوتێلی کارڵتن. چالاکوانان دەڵێن بەهۆی تەقینەوەکەوە سەربازی لەشکری سووریاش کوژراون بەڵام ناڵێن چەندن. سەرۆکوەزیری ئۆکرانیا دەڵێ ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا قسەی بێمانە دەکات کە تێداوا لە جودایی خوازانی سەر بە ڕووسیا دەکات تا دەنگدانەکەی ڕۆژی یەکشەمەیان دوابخەن. لایەنگرانی ڕووسیا لە ناوچەی دۆنێتسک داوایان لە دانیشتوان کردووە بە بەڵێیان نا دەنگ بدەن بۆ سەربەخۆیی ناوچەکەیە. وەزارەتی دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەڵێ بۆ ماوەیەکی کاتی باڵێزخانەی خۆی لە یەمەندا دەخا. ئەم بڕیارەش لە نێوەندی زنجیرەیە هێرشدایە بۆ سەر دیپلۆماتانی بیانی. باڵێزخانەی ئەمریکا لە سەنعا دەڵێت لەگەڵ ئەم بڕیارەشدا بەڵام باڵێزخانەکە چۆڵ ناکرێت. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا یەکەم سزای بەسەر سوودانی باشووردا ڕاگەیاند بەهۆی شەڕینەوەن لایەنگران و دژەبەرانی حکوومەتی وڵاتەکەەوە لە مانگی 12 ڕابردووەوە هەزاران کەس کوژراون. ئاژانسی فەرمی دەنگ و باسی شینهوا دەڵێ ڕۆژنامەوان گاو یو ڕۆژی 24 مانگی 4 دەستگیر کراوە بە گومانی دەستکەوتنی وێنەی بەڵگەنامەیەکی حکوومەت وەگەیاندنی بە میدیای دەرەوەی وڵاتەکە. ڕۆژنامەوان گاو یو دەڵێت لەو بڕوایەدایە ئەوەی کردوێتی پێشێلکاری یاسایە و زیانیشی لە بەرژەوەندی وڵاتەکە داوە. دەمڕاستی وەزارەتی بەرگری کۆریای باشوور دەڵێ کاربەدەستانی ئەمریکا و کۆریای باشووریش لە ڕێی بەکارهێنانی زانیاریەکانی تەکنۆلۆژیای پێشکەوتووە بۆیان دەرکەوتووە کە فڕۆکە بێفڕۆکەوانەکان لە کۆریای باکوورەوە هاتبوون. خۆشەویستانم لە نایجیریا ڕێکخراوی بۆکۆ حەرام ژمارەیە لە خوێندکارانی کچی لە باکووری ئەو وڵاتە ڕفاندووە و وەک سەرکردەی ئەو ڕێکخراوە تێرۆریستیە دەڵێ هەمویان دەرراون بۆ ئەوەی بفرۆشرێن. کاردانەوەکان چۆنن لێکدانەوەکانیش بابەتی ئەم راپۆرتەی کورد کۆنێکشنە. سەرۆک ئۆباما دەڵێت وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تیمەکی ناردووە بۆ نایجیریا بریتین لە پسپۆرانی مخابراتی و سەپاندنی یاسا بە مەبەستی یارمەتیدانی هەوڵەکانی ڕزگارکردنی ئەو زیاتر لە 250 خوێندکارە کچەی تونڕەوانی ئیسلامی ڕفاندویانن. کێشەیەکی بە خەموژانە شتێکی ترسناکە. بۆکۆ حەرام یەکێک لە بەدترین ڕێکخراوە خۆجێیەکانی تێرۆریستانە لە نایجیریا. چەندان ساڵە دڕەقانە خەڵک دەکوژن. ئێستا لە هەوڵی هاوکاری زیاتری لەگەڵ نایجیریەکان و دەشێت ئەمە ئەو ڕووداوە بێت کە تەواوی کۆمەلگای نێونەتەوەیی ڕێک بخە تا شتێک دژی ئەم ڕێکخراوە ترسناکە بکرێت کە تاوانێکی تۆقێنەری وەهای کردووە. بۆکۆ حەرام بەرپرسیارەتی خۆی لە ڕفاندنەکەی مانگی ڕابردووی 300 خوێندکاری کچ لە شارۆچکەی چیبۆک ڕاگەیاند. هێندێک لە کچەکان توانیویانە خۆیان ڕزگار بکەن بەڵام هێشتا زیاتر لە 250یان دیار نین. سەرکردەی بۆکۆ حەرام تۆمارێکی ڤیدیۆیی بڵاو کردوتەوە و لەگەڵەوەدا کە بەرپرسیارەتی ڕێکخراوەکە ڕادەگەیەنێت پەیمانیش دەدات کچەکان بۆ کاری کۆیلایەتی دەفرۆشن. خوایە لە بێبڕواکانی جیهان جیامان بکەیتەوە. برایان بێبڕواکان سەر بڕن. دەڵێن کچەکانی پەروەردەی ڕۆژاوام دەستگیر کردوون. واز لە پەروەردەی ڕۆژاوا بێنن خانمان بڕۆن شوو بکەن. واز لە پەروەردەی ڕۆژاوا بێنن من کچەکانتانم دەستگیر کردووە لە بازاردا دەیان فرۆشم. بازارێک بۆ فرۆشتنی مرۆڤ هەیە. خوا فەرمانی پێداوم بیان فرۆشم.
wai na kawa yarinya a makarantar boko wai ya dame ka. بە پێی ژمارەیەک راپۆرتی کە هێشتا پشتڕاست نەکراونەتەوە هێندێک لە کچەکان لە ڕفێندەرەکانیان مارە کراون لە دەمێک دەگوترێت ئەوانی تریش نێردراونەتە کامێرۆن و چاد. هاوکات دانیشتوانی گوندی وارابی لە باکووری نایجیریا دەڵێن ژمارەیەک چەکدار هێرشیان کردوتە سەر گوندەکانیان و 8 کچیان ڕفاندون. بۆکۆ حەرام بە هەزاران کەسی کوشتووە و هەوڵی بۆ پێکهێنانی دەوڵەتێکی کۆنەپارێزی ئیسلامی لە باکووری نایجیریا داوە. دەمڕاستی ناوی پێڵایی سەرۆکی دەستەی مافەکانی مرۆڤ لە نەتەوەی گرتووەکان دەڵێت ڕفێنەرەکان ڕوبەڕووی تاوانەکانی دژە مرۆڤایەتی دەبنەوە ئەگەر هاتوو هەڕەشەکانیان بۆ فرۆشتنی کچە ڕفێنراوەکان جێبەجێ بکەن. هاتەبەر شێروانی دەنجی ئەمریکا. جا ئازیزانم دەبێت ڕێکخراوی بۆکۆ حەرام چ جۆرە پەیامێکی هەبێ کە دەیەوێت لە ڕێی ڕفاندنی ئەو خوێندکارە کشانەوە بیگەێنێ. وەڵامی ئەم پرسیارە لای نووسەر و چالاکوان ڕۆزا حسێنە تایبەت بۆ بەرنامەی کورد کۆنێکشن. لێرە ئەوەی بۆکۆ حەرامێکات ئەگەر بڵێن ڕووبەناوەوە زیاتر مەبەستیان بێ ئەوەیە کە خوێندنی کچان کە ئەوان پێیان وایە ناوەکەشیان هەرەوە هاتوو بۆکۆ حەرام خوێندنی غەربی و بەتایبەتریش خوێندنی کچان مەمنوع بکرێیان نەمێنێ. لێرەوە پەیامێکە نێرن بۆ ناوخۆ بۆ چاوتێرسکردنی هەموو ئەو کەسانەی کە هەوڵەدەن کچەکانیان بنێرن بۆ مەکتەب کەیتر کچەکانیان نەنێرن بۆ مەکتەب یا بۆ ئەو خوێندنگایانەی کە خوێندنگایەکی سەردەمن و نایەنەوێ بۆ شێوە سەردەمی شتەکان بچێتە پێشەوە. ئەمە لەلایەکی کە پەیامێکی تر حتمەن بۆ دەرەوەی وڵاتی شێر بنێرن هەلبەتە ئەوە ئامانجە سەرەکییان نیە بەڵام لەگەڵ ڕۆژهایەکە لە ئامانجەکانیان چکەیانێت چاویان بێتە سەر و ئەو سیاسەتی ئەوان ببینتە چکە ئەمان ناتوانن بە قووەتی ئەرگومنتکردن بۆ ئەو سیاسەتەی کە خۆیان هەیەە قەناعەت بە بەرامبەرەکەیان بێنن بۆ یەشەکەنا بۆ تیرۆرە بن و هەدەفی ئەو ڕێکخراو تیرۆریستیانش بەردەوام ئاواهی بووە لە ڕێگەی ترساندن و تۆقاندنەوە پەیامێکە نێرن بۆ بەرامبەرەکەیان کە ئەمە سیاسەتی ئێمە. بەڵێ باشە ڕۆزاخان سەرکردەی بۆکۆ حەرام لە لێدوانەکەیدا لەو ڤیددیۆی کە بڵاوی کردوەوە ئاماژە بەوە دەکا بە فەرمانی خوا یا خوا فەرمانی پێداوە کە ئەم کچانە بفرۆشێ. کەس هەیە باوەڕ بەمە بکە ئەگەر هەیە بۆ؟ بەڵێ لەلایەکەوە کەسانێک هەیە ئەکرێ باوە بۆ بکەن لە نەتیجێ ئەوەی کە کەسانێکن لەناو ئایدۆلۆژیایەکە مێشیان شوراوەتەوە غەزت دەماخیان بۆ کراوە کە قەناعەت بە شتێکی وا بێنن. ئەمە لەلایەک ئەمە کەسانێکن کە کەسانێکی سادەن و عەقڵی ڕخنەییان نییە بتوان بە عەقڵی ڕخنەی خۆیان بیر دەم شتانە بکەنەوە کە گوێیان لێبێ و بە گوێیانەکەوێ دەست لە سیاقی ئەو گروپی خۆیانە لەناو ئەو گروپی خۆیانە بە گوێیانەکەوێ. ئەمە لەلایەکی کە شتێکی تر هەیە کەسانێک هەیە مەساڵحیان هەیە مەسلحەتێکیان هەیە بەستراوەتەوە بەم ئایدۆلۆژیایە و بەم گروپەوە ئالێرەوە ئەگەر قەناعەتی تەواویشیان پێ نەبێ نیفاقێکی سیاسیەکەن وا پیشانەدەن کە قەناعەتیان پێهێناوە یان لایەن کەم هەوڵەدەن خۆیان لەو خەوخۆشە خەبەر نەکەنەوە بە عەقڵێکی ڕخنەی بیری لێ بکەنەوە. لە هەموو ئەمانەی کە ئاماژە پێکردن کۆمەڵگای نێونەتەوەیی چ ئەرکێکی لەستوەیە بەرامبەر بە بۆکۆ حەرام بەرامبەر بە قاعیدە داعش جەماعەی ئیسلامیە لەشکری تیبە ئەبوو سەیاب وە ڕێکخراوەتون ڕەوەکانی تریش ئەگرێ کۆمەلگای نێودەوڵەتی زۆر شتکە بۆ نمونە لەسەر ئاستی دەوڵەت بە تایبەت لە سیاقی ئەم قیسەیە ئەم قەزیەیە نەک هەموو کاتێ یارمەتی دەستگا ئاسایشەکانی وڵاتە بن بۆ دۆزینەوەی ئەو کچانە. ئەمە جگەلەوەی مەفروزە کە هەم وڵاتان هەم لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕێگەی ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە ئیدانەی گەورە بکرێ چونکە ئەگەر ئەمە نەکرێرە وەک ئێمە بینین دوای 2 هەفتە حکوومەتی ئەو وڵاتە خۆی هاتووە دەم ئەوش دوای خۆپیشاندان و ناڕزای دەربڕینێکی زۆری ژنان و کەسوکاری ئەو کچانەی کە لەو وڵاتەیە هاتنە سەرجادە ئەنجا دەوڵەت هاتووەتە قسە و بەڵێنی داوە کە کاری جدی بکە بۆ دۆزینەوەیان کاتێکیش دەوڵەت یا دەسەڵات دە وڵاتەیە ئەوەندە درەنگ کاردانەوەی بێ ئاسان نابێ لەو جەنگەڵانەیە دۆزینەوەی ئەو 200 چەند کچەی کە فرێنراون. بەڵێ ڕۆزەخان دووەپرسیارم کۆمەلگا لەناو ئەو وڵاتانەدا کە ئەو جۆرە ڕێکخراوەتون ڕەوانە زەمینەیان بۆ ڕەخساوە لەو وڵاتانەدا ببن دەتوانن چی بکەن بۆ نمونە کەسایەتی ئاینیەکان ئایا دەتوانن ببنە بەرپەرجدەرەوە بۆ ئەو ڕێکخراوانە و بۆ ئەو ڕەفتارانەی کە دەیکەن؟ من شتێک لەسەر ئەو بڵام کە کۆمەلگا دەتوانێت چی بکات کۆمەلگا دەتوانێت زۆر شتی زیاتر بکات لەوەی کە تەنانەت دەسەڵاتیش دەتوانێت بکات. من لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ توندڕەوی و ڕێکخراوەتونڕەوەکانی کۆمەلگاکانی ئەو ناوچانەی خۆمانە بەگشتی تەنانەت بۆ ناوچەی خۆشمان ئەمە دروستە با بڵێن زیاتر ئاعتماد و
نتمنى لسر قومناي مدنية بجوانه كاري لسر أمريكا لو اهتمامات بوجن كان من دروسكين لو كاري برجيري كدن وقايانا بكينا قومناي خمانا بوي جن كان من درو تنظرين رون زيادة البال بش بما بستمتع أو بش ب كساعتي عيني كان بستم هالبطل كساعتي عيني كان يك جزء كي زور بتشوف كان كيف تسر أيش تنها أو هيك إداني أم حاطة بواضحي بصريحي بكن كأوان نقل حاطي جواني كأوان بيان دروزنيا بلان نقديان كينا كسي مختص وأخصائي لو مجالها بيان بيدان بني تبريدي أومان بوبكن بوشي حرامة يا بوشي حرامية شو أما زور جال لميديا كاني إنه بمشي وياه وزي لكم جاي ما زور جال إشي ما مصاعين كان كيني هو دانش اللي بدو أشعر سرابن يعني بقصد السر أو كان كأي قبول يعني أوانش لباشتين حالة جارك إدارية كان بلان شان بلان يشي بدوايا دي كإشكا نابيت أو الدبات بدوري أويا كين شون بالبن حالتنا بقولين زيادة بيت أوي شان شرقية كمن بخون بيم ويا كاريجي وعمل بربريتك دوساتو أون دكش بجارك أرفين دري بويا برايمن تنها أو بشر شو كان كده تسر لو زيادة النابي كاري زيادة كسايتي عينه كان بسبيري ڕۆزەخان زۆر سپاسە دەکەم بۆ تێبینی و سەرنجەکانت. شانی هەمیش باسان بکەم. بینەرانی ئازیز هەروەکو ئاگادارن وڵاتی مسر لە بەردەم دەواازەی هەڵبژاردنێکی تردایە بۆ سەرۆکایەتی وڵاتەکە. عەبدولفەتاح السیسی سەرکردەی پێشووی لەشکری مسر یەکێکە لە کاندیدەکان و دەڵێت ئەگەر بێت و هەڵببژێرێت بۆ پۆستی سەرۆکۆماری لە مسر ئەوایانی کۆتایی هێنان بە ئیخوانەکان لە وڵاتی مسردا. سەرکردەی پێشووی لەشکری مسر دەڵێت ئیخوان الموسلیمینەکان هیچ ئایندەیەکیان نامێنێت لە مسر ئەگەر هاتووی لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی مسردا سەرکەوتن بەدەست بیانێت. لە یەکەم دیوانی تەلەڤیزیۆنیدا وەک بەشێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردن جەختیش لەوە دەکاتەوە ئیخوانەکان و محەممەد مورسی سەرۆکی لە کارخراوی مسرش کۆتاییان پێهاتووە. ئەوە من نەبووم کۆتاییم بە فەرمانڕەوایەتی ئیخوانەکان هێنا مسرەکان بوون. کێشەکە لەگەڵ من نییە بڕیاری گەلی مسرە دووجار بە فەرمانڕەوایەتی ئیخوانەکانیان گوت نا ڕۆژی 30 مانگی 6 ساڵی 2013 بە مورسیان گوت و ئێستاش بە ئیخوانەکانیش دەڵێن نا. ئەم لێدوانەی سەرکردەی پێشووی لەشکری مسر کە لە دوو کەناڵی تەلەڤیزیۆنەوە پاشکرا پێدەچێت ڕەتکردنەوەیەکی ئاشکرای هەموو ئاشتەوایەکی سیاسی بێت لەگەڵ ئیخوانەکاندا کە بەهێزترین لایەنی سیاسی وڵاتەکەدا بوو تا ساڵی پار کاتێک سیسی و لەشکری مسر محەممەد مورسیان لە دەسەڵات لادا. لەوەتای ساڵی 2011 و ڕۆخاندنی دکتاتۆر حوسنی موبارەک ئیخوانەکان هەموو هەڵبژاردنەکانی وڵاتەکەی بردووەتەوە و لە ئێستاشدا ناوی ئەم ڕێکخراوە لە لیستی ڕەشی ڕێکخراوە توریستەکاندا دانراوە. سیسی لەو دیمانەیەدا ئاماژە بەوەیش کردووە دووجار هەوڵی کوشتنی دراوە بەڵام هیچ وردەگاریەکی ئەو هەوڵانەی باس نەکردووە. بێ لە محەممەد مورسی هەموو سەرۆکەکانی پێشووی مسر پلەداری لەشکری بوون. سیسی کە لە مانگی سێدا خۆی خانانشین کرد دەڵێت لەشکەر هیچ ڕۆڵێکی نابێت لە فەرمانڕەوایەتی مسردا. جانە دیلان دەنگی ئەمریکا. بینەرانی ئازیز ڕۆژانی 17 و 18 ئەم مانگی پێنجە لە وڵاتی سوید کۆنگرەیەکی تایبەت دەکرێت بۆ لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران بەگشتی و تیایدا مەسەلەکانی دیموکراسی و مەسەلەی فێدراڵی لە ئێراندا تاوتوێ دەکرێت. بەختیار ئەلیار چالاکوان باسمان لەم کۆنگرەیە بۆ دەکا و لە ئامانجەکانی. بەڵێ دیارەکە بڵێن مەبەستی سەرەکی لە پێکێنانی ئەم کۆنفرانسە وەڕێخستنی دەورێکی تازە لە گفتوگو و دیالۆگە لە نێوان ئۆپۆزیسیۆنی ئێرانی کە لە چەند وەختی ڕابردوودا بە هاتنە سەرکاری دەوڵەتی نوێ لە ئێران و ئاغای ڕۆحانی وەک سەرۆکۆمار هەڵبژێردرا و نزیکشە لە ئیسلاحوازان دوو تەیفی جۆرا و جۆری دیارە چەند تەیف بەڵام دوو تەیفی سەرەکی خستۆتە سەر نێوان ئۆپۆزیسیۆنی سەرانسەری لە ئێراندا تەیفێکیان دەورێک ناومێدی سەری لێداون و پێیان وایە تازە گۆڕانکاری لە ئێران بۆ مودەتهای زۆر و پاش کەوتووە و دوا کەوتووە دەورێکیان دڵخۆشن بە گۆڕانکاریەکی سەرەتایی لە ئێران و لە ناوخۆی ئێران پێیان وایە ئەوە دەتوانێت باش بێ بوون بەنسبەت خەڵکی ئێرانە و دڵخۆشن بەمە. ئێمە ئەم کۆنفرانسەمان بەستووە کە بڵێن تەیفێکی بەرینی تر جیا لەو دوو تەیفە هەن لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێراندا کە هیچ دڵخۆشیەکیان بەنسبەت کۆماری ئیسلامیەوە نییە و پێیان وایە کە گۆڕانکاری لە نێو دەسەڵاتی جمهوری ئیسلامی واتە کۆماری ئیسلامی ناتوانێت
ئازادی و ئەو خواستانەی کە ئۆپۆزیسیۆنی سەراسەری و ئۆپۆزیسیۆنی میلیەتی واتە ئۆپۆزیسیۆنی جۆراوجۆر لە ئێران هەیەە بەدی بکە و خەڵکی لەم وەزعیەتە ڕزگار بکە. بەڵێ باشە کاک بەختیار جنابیشت دەزانی ناکۆچیی زۆر لە نێوان لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئێرانیدا هەیە بەگشتی چ شتێک وا دەکا زۆربەیان ناڵێم هەمویان بەڵام زۆربیان لە ستۆکۆڵم کۆ ببنەوە. کاک بڵێن لەم کۆنفرانسایی کە ئێمە دەیگرین لەم شێوە کۆنفرانسانە کەم نەبووە و دوور و درێژی ماوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی وای کردووە کە هەمووان بەو قەناعەتە بگەن ڕێککەوتن تەنیا ڕێگای سەرەکی بەرەنگاربوونەوە لەگەڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی تەنیا ڕێککەوتن و اتحادێکە لە نێو ئۆپۆزیسیۆنی ئێرانی. ئەم کۆنفرانسەش و هەموو کۆنفرانسەکانی دیکە حەولێکە بۆ وەڕێخستنی دیالۆجێک لە پێناو ئیتحادێکی سەراسەریدا بەدژی کۆماری ئیسلامی هەر وەک دەزانن ڕێکخراوە نێونەتەوەییەکان و هەمووی ئەوانە ینی قبوڵن ناکەن ئەگەر دەسەڵاتێکی کۆبەندی دەسەڵاتی هەموو ئەو ئۆپۆزیسیۆن نەبێ قبوڵن ناکەوە خۆت من وایە زۆربەی لایەن ئۆپۆزیسیۆنەکانیش پێیان وایە کە ئیتحادێک دەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکە هەرچەند زۆر سەختە بیرروڕای جیاواز هەیە بەڵام هەموو حەولەکەمان لەو پێناوەدایە کە توانین اتحاد و کۆدەنجێکی هاوبەش پێک بین لەنێو لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا. بەڵێ بەر لە ساڵی 2023 و هێرشکردنە سەر ڕژەوەکەی سەدام حوسێن ئەتوانم بڵێم بەگشتی هەموو لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی عێراقی کۆک بوون لەسەر مەسەلەی فێدراڵی بۆ عێراق بەڵام هیچیان متمانەی ئەوەیان نەدا وەکو دەبینین ئێستا ئەو کێشانەی کە هەن تەنانەت لەسەر پێناسەکردنی فێدراڵی لە عێراقدا بۆ ئێران پێت وایە ئەزمونێکی ئاوا دووبارە ببێتەوە ئەگەر نا چ شتێک دەبێت بە متمانە؟ کاک بڵێن تەنیا گزینەی خەڵکی ئێران بۆ دەسەڵاتی داهاتوو ئێران فێدرالیزم نیە بەڵام بە بڕوای ئێمە و ئەو تاریخی کە هەیە هەرچەند لە موردی عێراقیشدا و لە موردی هەموو وڵاتەکانیشدا ناتوانێت دەرخاو دەبڵێ ئەوە لە ئێرانیش هەر بەکاردێ ئەو مەسەلەیە و هەروای لێ دێتەوە بەڵام باشترین ڕێگا هەرەوەیە چون ئێران پێکاتووە وەک عێراق تقریبا بەڵام جا ئێران لە سەدحێکی گەورەتردا و بە جۆراوجۆری و نەوعی جۆراوجۆری نەتەوەکانی کە لە ئێراندا هەن نەتەوەی تایبەت هەن بەلوچ هەیە تورک هەیە عەرەب هەیە کورد هەیە تورکەمەن هەیە کۆبەندی بیر لێکردنەوەکان وای کردووە کە ئەگەر بتەوێت دەسەڵاتێک ئەو دەسەڵاتە ناوەند مێحوەرەیە کە لە توولی سەدەکانی ڕابردوودا لە ئێران حاکم بووە بتەوێت بیگوازیەوە بۆ هەموو بەشەکانی دیکەی ئێران و هەموو نەتەوەکان بەشدار بکەی لە ئاستی دەسەڵاتداری لە ئێراندا تەنیا ڕێگای فێدرالیزمە. مۆدێلی دەکرێت مۆدێلی عێراق ئەم فێدرالی ئەم دموکراسیە تەوافقیە کە بڕوای من لە ئێرانی شەر ئەوە بەکاردێ ئەم دموکراسیە تەوافقی کە لە عێراق کرا بڕوای من کاتی خۆی زۆر تون نەبەستراوە لەسەر دەستی لایەنە دەرەچیەکان کرا لەسەر ئاستی خودی فکر و زەینی خەڵکەکە پێک نهات بوو. ئێمە ئێستا ئەم دیالۆگانە دەکەین کە باوەڕێک بکەن ینی وەک باوەڕێک ببێ وە ببێتە بیرۆکەیەک بۆ ئۆپۆزیسیۆنی ئێرانی نەک تەنیا دەسەڵاتێک بەسەردا بسەپێنێ. بەڵێ دوا پرسیارم کاک بەختیار لایەنە کوردیەکان هەمویان کۆکن لەسەر ئەوەی کە بەشدار بن لەم جۆرە کۆنفرانسانەدا؟ ئێمە ئەم کۆنفرانسە تەنیا کۆنگرێ نەتەوەکانی ئێرانی فێدرال گرتوویەتی و هەوڵمانداوە زیاتری میوانەکانمان لە لایەن کەسانی ئۆپۆزیسیۆنی سەراسەریەوە بێ ئەو کە ئۆپۆزیسیۆنی نەتەوەین لە ئێراندا بۆ نێویان گرتووە هەوڵمانداوە کەمتر لەوانە بانگێش بکەین لەوانە کوردەکانی دیکەش پێمانەوە بۆ کە لایەنە ئۆپۆزیسیۆنەکان و کەسی تر ناوەند ینی خەڵکی ناوەندی ئێران و لەلایەنی ئۆپۆزیسیۆنی سەراسەری بانگێش بکەین هەر بۆ هۆیەوە بۆ جارەکانی داهاتوە ئەوەڵ کۆنفرانسەکە دەیگرین هەوڵ دەدەین بۆ جارەکانی داهاتوە هەموو لایەکی لێ بەشدار بکەین بەڵام ئەوەی کە دەمەوێت عەرز بکەم ئەوەیە هەموو لایەنە کوردیەکان کۆکن لەسەر ئەو بیرۆکەی کە کۆنگرێ نەتەوەکان باسی دەکەن. کاک بەختیار زۆر سپاسە دەکەم. سپاس بۆ جەنابیشت کاک زۆر سپاس. ئازیزانم ڕێکخراوی بەرپرسیارەتی و ڕوونی و ئاشکرایی دواترین راپۆرتی خۆی لەسەر یەکێتی ئەوروپا بڵاو کردوێتەوە تا بزانێ ئەستی گەندەڵی لە ناو دامەزراوەکانی یەکێتی ئەوروپادا چەندە و بە تایبەتیش لە ناو پەرلەمانی ئەوروپادا. زانیاریەکان چۆنن لەم راپۆرتەدایە کە ئێستا لە بەرنامەی کورد کۆنێکشن پێشکەشتان دەکرێت.
ji bo carayekê Yekîtiya Ewropayê ji aliyê rêxistina navneteweyî ya hukumraniya baş Transparency International ve tê çavdêrî kirin. Lê gorî lêkolerê sereke yê lêkolîna rêxistina navneteweyî gelek kêmasî dê karên dezgehên Yekîtiya Ewropa de hene. Li seranserî sîstemê mejmarek tişt destnîşan kir, wekî giranbûna çêkirina biryara Yekîtiya Ewropa û nebûna zelaliyê di karê lobîkirinê ya Yekîtiya Ewropayê de. Em her wiha dibînin got pêdiviyek heye ji bo başkirina got çawa nakokiyê berjewendiyan ji bo biryarderên mezin yê Yekîtiya Ewropayê tê birêvebirin. Wiha jî em dibînin got parastineke lewaz ji bo nûçegehanên li nav saziyê Yekîtiya Ewropa heye. Em wan kesa wekî bengehekê dibînin ji bo derxistina gendeliya gomankirî û em her wisa dibînin got sizeyên lawaz li dijî kompaniyên gendel hene. Ji dereke berdewam ji bo gendeliyê lobîkirine, anku ew berjewendiyên ji derve ku bandorê lê biryarderên qanûnî û cî bi cî kar dikin. Rapor dibêje, qanûnên heyî yên Yekîtiya Ewropa derbarê danûstandina lobîkaran lêger rêber û qanûndaneran gelekî lawaz in. Gelekî girîng e ji bo dezgehekê weke Yekîtiya Ewropa, got berpirsa gelek qanûnên ji bo hemû parzemînên Ewropayê. Nebûna hizrekê derbarî hêza lobîkirinê û derfetên got lobîkar xwe pê digihînin berpirsên siyasetan, tiştekî got nabe li tê welatekî demokrat were qebûlkirin. Lê gelekê rêber û qanûndanenên welatên Yekîtiya Ewropa ferz dike ku hemû samanên xwe yên darayî bi temamî eşkere bikin da ku hevwelatiyên wan werin piştrastkirin ku biryar ne bi nakokiya lêgel berjewendiya giştî tên çêkirin. Rawergirtin nîşan didin ku hefteyê ji sedî ji rûniştvanên Yekîtiya Ewropa bawer dikin dezgehên Yekîtiya Ewropa li hember gendeliyê sistin. Karbidestên Transparency International jî dibêjin eger rêberên Yekîtiya Ewropa xembarin derbarê vê diyardeyê divê lêgel rîskên gendeliyê werin danûstandin berî ku bibin şermezariyên gendeliyê. Sîrwan Quço, Dengê Amerîka. خۆشەویستانم دووار راپۆرتیشمان لە بەردامی ئەمڕۆی کورد کۆنێکشندا راپۆرتێکی هونەریە. فەرهەنگەکان چۆن تێکەڵ دەبن و چۆن بەشداری دەکەن لە بەرەو پێشبردننی هونەردا. هونەری موزیک یەکێکە لەو هونەرانەی کە هەمیشە لەژێر کاریگەری شوێنەکانی تردا دەبێت. کاتێک خانم سۆمی هونەرمەند لە شوێنەکانی شاری نیویۆرک وەک لە مەیخانەی جۆ مۆزیک دەژەنێت بەڕوونی هەست بە کەش و هەوایەکی تێکەڵا لە هونەری ئەفریقایی و ئەمریکایی دەکرا. ئەمەش لەبەر ئەوەی سۆمی کاریگەری فەرهەنگی هەردوو وڵاتی لەسەر بوو. سۆمی لە ناوچەی هارلێم دەژی ئەوەی گەورەترین کۆمەڵگەکانی ڕەوەندی ئەفریقایی تێدایە و هەروەها ناوچەیەکی دەوڵەمەندە بە کەلەپوری مۆزیکی جاز و هونەرەکانی ئەمریکایی ئەفریقایی. خانم سۆمی لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا لەدایک بوو و بەشێک لە تەمەنی منداڵەتی لە وڵاتی زامبیا بەسەر بردووە. ناوبراو دوای تەواوکردنی کۆلیژی کاری لە خۆرهەڵاتی ئەفریقا کرد، دواتر لەگەڵ باندەکەی بە کیشوەرەکەدا گەڕا. بەڵام دەڵێت لە سەرەتای کاری هونەری گۆرانی بێژیم ئەو تا ڕادێک بەهەڵە لە هەردوو بەری ئەتلانتیک تێگەشت بوو. وام هەز دەکرد خەڵکی دەیانویست من هونەرمەندێکی ئەفریقایی یانیش هونەرمەندێکی جاز یانیش ئەم هونەرمەندە یا ئەو هونەرمەندە بم، بەڵام خۆم وام هەز دەکرد من هەر هەمویان. لە ساڵی 2011دا ژیانی ئەم خانمە گۆڕا کاتێک دەرفەتی وانەگوتنەوەی لە شاری لاگۆز لە نایجیریا پێدرا کە شارێکی 20 میلیۆن کەسیە و دەڵێت من گەیشتمەوێ سەخت بوو، ئاستەنگم لە بەردەم بوون، ورم بەرز بوو، سەخت بوو، شتێکی جوانیش بوو، تراژیدیا بوو بەڵام سەحراویش بوو. خانم سۆمی یادەوەری لەسەر ڕوانگەکانی خۆی و بیرۆکە مۆزیکەکانی نووسێەوە. ئەو بیرۆکانەی سەرچاوەکانیان لە کەلتوری بەرینی نایجیری وەرگرت بوو. دواتر گۆرانەکەی بەناوی هێدی بم بزوێنە و دواتر کرایە سیدی مێژوەکەی دەگەرێتەوە بۆ ئەو کاتەی لە شاری لاگۆس لە نایجیریا بوو. ژیانی سۆمی لە نایجیریا هاوکات بوو لەگەڵ سەرهەڵدانی بزوتنەوەیەکی بەرچاوی خەڵکانی ئاسایی ئەوەی بەهۆی تووڕێی گەل لە دژی بڕینی کۆمەکی حکومەت بۆ سوتەمەنی بەرپا بوو. سۆمی میوزیکژن دەڵێت ئەو ژیانی لە لاگۆز لە نایجیریا بەسەری برد، ئێستا لای ئەو وەک خەونێک وایە.
ئازیزانم بەم راپۆرتە هونەریەش دێینە کۆتایی بەرنامەی ژمارە 106 کورد کۆنێکشن تا بەرنامەی داهاتوو تکایە هەر سەرنج و تێبینیەکتان لەسەر بەرنمەکە هەیە دەتوانن لە ڕێی ئیمێل یاخود لە ڕێی فەیسبوکەوە بۆمان بنێرن تا بەرنامەی داهاتوو ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون.